ممتاز حەیدەری نووسەر و ڕۆژنامەنووس یەکێکە لەو کەسایەتیانەی نێودونیای ئەدەب و مێژووی کورد کە کەم کەسەیە بۆ تێزی ماستەر و دکتۆراکەی ڕێی نەکەوت پێتە کتێبخانەکەی. ممتاز حەیدەری وەک خۆی دەڵێت لە تەمەنێکی زۆر بچووک لە ڕێگەی برایەکەوە هاتۆتە نێودونیای گۆڤار و کتێب خوێندنەوە. ساڵ 48 بژگیری دەستێک و برایەکانم جیران 4 برام جیران و حکم دران و باوکو دایکم بە تەمەن بوون. ئێمە 2 برام و جمشید و 3 خۆشک ڕوومان لە گوندەکەی خۆمان کرد. پاشی ساڵێک کاک ساڵحی برام لە بەندیخانە ئازاد کرد بۆ ئەوەی مەخندندا بڕابووین هاتە شاری هەولێر چەند ژمارەیەکی گۆڤاری گەلاوێژ و چەند نامێکە زمانی عەرەبی هینا فێریکردن. من لە ڕێگە گۆڤارە ببوورە گەلاوێژەوە یەکەم جار چاوم بۆ وشەی حرفی کوردی کەوت یان وشەی کوردی زۆر بە ساکاری. ممتاز حەیدەری خاوەنی 11 بەرهەمی لێکۆڵینەوەیە لە بوارە جیاکانی ئەدەب و مێژوو. دوایین بەرهەمیشی بە ناوی حەیدەری نامە کە لە 4 بەرگ پێک هاتووە بڵاو کردوتەوە. ئێستا سەرقاڵی بەرهەمێکی دیکەیە لەسەر مێژووی کورد. یەکەم کتێبم دەربارەی مەلای گەورەکە لێکۆڵینەوەیەکی دەست پێش خەریانە و کودەڵێ خەبیرەکەدا تا ئێستا ساڵی 75 بڵاوکاتەوە ساڵی هەپاشان پێیژۆ مستەفا شەوقیم بڵاوکاتەوە پاش هەتوونەوە مشتمڕکی سیاسی لەگە حزب شوێ عێراقی خلافمان هەبوو بەناوی داری ماوەران دەکەی دەربارە شۆڕشی ئەولی کتێبێکم لە مۆسکۆ چەند دیکۆمنتێکم دەستکردمە کتێبێک بڵاوم کردەوە. لە کاتی دەرکردنی گۆڤاری لەیلا قاسم و لەیلا زانا و گۆڤاری کەی 21 بانگەوازی بۆ حکوومەت و سەرکردە سیاسەکانی کورد کرد کە لە ڕووی مادیەوە هاوکاری بکەن. وەک ممتاز حەیدەری دەڵێ تەنها سەرۆک مام جەلال بەدەنگ باگەوازەکەیەوە هاتوو هەموو هاوکاریەکی پێشکەش کرد. ئەسەرێکی کەی 22 کاتە پێشەوەکە گوبارەش گەورە بوو هەر ژمار لە 500 پەرە کەمتر نەبوو تەکلیفی دەکرد. ئەمن بانگەوازێکم بۆ بڵاوکردەوە بۆ سەرکردایەتی کورد کە یارمەتی بدە لەگە حکوومەتەوە بەڵام بەداخەوە تەنها و تەنها جەنابی مام جەلال خەبەری بۆ ناردم گوتی چ دەوێتەوە بانگەوازەی من گوت پرۆژی چوامەیە بۆم شەڕح کرد و پێویستم بە یارمەتی هەیە یارمەتێکی فراوانیش و یعنی بێ شەرت و شورت. گوتی بڕۆ چی دەکەی بکاو ئێمە کراوەتەوە هەر یارمەتیە کردەوە یارمەتێکی حاتەمانی دەستنیشان کرد ئەوەی ئەمن گوتبوو ئەو زیاتریشی دانا. کتێبخانەکەی ممتاز حەیدەری زیاتر لە 20,000 کتێب لە خۆ دەگرێت بەڵام بەهۆی نەبوونی شوێن ئێستا کتێبخانەکەی نەماوە و کتێبەکانیشی لە کۆگایەک هەڵگرتووە. نزیکەی 2 مانگا بەهۆی نەشتەرگەریەوە نووسەر و ڕۆژنامەنووس ممتاز حەیدەری لەسەر جێگا کەوتووە. ئەمە نەبۆتە ڕێگر لە بەردەمی کە دوورکەوێتەوە لە نووسین و خوێندنەوە. ئەوانەی کە سەردانی دەکەن بەردەوام هەواڵ و زانیاری نوێیان لەسەر بەرهەمەکانی خۆی پێشکەشیان دەکات. ئەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.